سیاستی ئێمە ئەوەیە پرۆژەیەک ببینە پەرلەمان کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بەشدار بن لە قازانجی داهاتینەوە. زیاتر جه 2 سال به سر وان سوزن نچیوان بارزانی سروک حکومت هرما کوردستان درباز بوینه لهیانها نک هر افسوزه جیبجی نکرنه بلکو روش و جیاره هاولاتین هرما کوردستان گلک خرابتر لهاتیه و هاولاتی دخوازن وگرنه بریا وان سوزان به باوریا بشک جه چافدران پشکا زاف یا ملف پاتروله کل دسپیک شاندنا پاتروله هیانها لجیر دستلات پارتا دموکراتا کوردستان ده نکاریه سرکفتی بیت تیدا هاولاتی با جازرمندا و سیاست پارتی دیدن هفدم بشک جه سرکدن یکیتی جید بیجن یکیتی هایداری توایا ملف پاترول هرمه کمپانیا اقداد مزرعه به ناوی کپکو ئێمە هاوڵاتیانی کوردستان بەشدار دەکەین ڕاستە خۆ پشکیان دەبێتن لە سوودی ئەو کۆمپانیە و دەگەوتە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان به باوەریە بەشێک جێ چاودێران ئەف سوزێ نێچیوان بارزانی کۆ دەهەوا بانگەشە هەڵبژاردنا پەرلەمانە کوردستانە دایە هاوڵاتیان یەن vê هەرێمێ هەیانها سەرکەفتی نەبووە و نەکاریە سوزێن خوا جیبجی بکە وەک سەرۆک وەزیران دەمەوێت نێچیوان بارزانی ئەو زاڵامێ کو تەمەنەوی بەتنێ 49 ساڵن نزیکی 8 ساڵە پۆستێ سەرۆکی حکوومەتە هەرێمێ بدەستێویە و هەیەما 5 ساڵن جێگەرێ سەرۆکی پارتا دەموکراتە کوردستانەیە بێ ئەندازیارە فروتنە پاتوڵە هەرێمێ و بەرپرسێ مەلەفێ پاتوڵە ناوبەرە هەولێرە و ئەنقەرە و بەغدا تێدانین بێ باریە بەشێک جێ چاودێران هەیانها شکەستن ئانیە دێ سیاسەتە فروتنە پاتوڵێدا بە ئاوەیەکی ڕاستەخۆ لێ داویا ساڵە 2013 هەرێما کوردستان دەستکریە بێشاندنا پاتوڵێ بە سەدەما وێ بریارەژی لێ دەستپێکە ساڵە 2014 حکوومەتە عێراقێ پشکا بودجە هەرێما کوردستانê قوت kiriye هاوڵاتên herêmê jî rastî krîzên kûrên darayî bûne lê navarasta sala 2014 jî hikûmeta herêmê bi serokatiya Nêçîvan Barzanî bû yekem car bi awayekê rastaxo patrola herêmê şande derve wêyekê jî zêtir arîşên herêmê û Bexda kûr kirin wêyekê jî welekir zêtir krîzên darayên herêma Kurdistanê kûrtûr bibin êka din jê sûzên din yên Parta Demokrata Kurdistanê bê serokatiya Mesûd Barzanî ew bû ku gotiye bihayê benzînê bû her dem dê dabezînîtin wî demî bihayê benzînê bi tinê 500 dînar bûn piştî sûzan bihayê benzînê bû 900 dînar piştî bizavên nizav jî bihayê benzînê ji 900 dînaran bû 700 dînar hêşta li Herêma Kurdistanê muwelîdên ehlî hene û elektrîk mîna pêtîvînîne bi awayekî niha elektrîk li Herêma Kurdistanê bi tinê kêmtir ji 14 demijmêran elektrîk heye dê şevrojekê da بە زۆر لەسەر کورسەکان ئەتان هێنینە خوارەوە شەرم و حەیات بتانگرێ دەسەڵاتدارەکان niha hawlatî dipirsin kengî firotina patolê dêbîte çavkaniyê xweşiya jiyanê dê demekî da beriya ku herêm patolê bişîne derve jiyana hawlatiyan gelek jê niha baştir bû